خدای میهرەبان پشتێکی زۆری بە تۆ بەخشیوە. تۆ چ شتێک پێشکەش بە خودا ئەکەی؟ هەموو ڕۆژ شتێک پێشکەش بە ئەو بکە ئەگەرچی بچووکیش بێ. ئێستا ئەوەی کە لە نێو گیرفانەکاندایە، ئەوەی لە نێو مشتایە، پێشکەش بێ باوک و هەژار و بێدەرەتانەکان بکە. بزانە کە ئەمەش جۆرێکە لە هاوڕێتی کردنی پێغەمبەر درود و سەلامی خوای لەسەر. تۆ بڕوانە نیگای حەسرەتاوی ئەم مناڵە هەژارانە، نیگای پڕ لە بەراعەتی ئەم چاوەقەتی سماوانە بە فرمێسک چۆن بۆ ئاسۆکانە ڕوانن، چۆن نیگای پڕ لە ماتەمی ئەندێشەیان بە هاوکاری و دەستگیرۆیی ئێوە سپاردووە. ئێوەیەک کە دڵتان هێندەی زەوی و ئاسمانەکان فراوانە و بە فرمێسکی ئەم چاوەقەتی سماوانە دڵی ئێوەش ئەنجنە بێ. بەرنامەی بەخشین لە کەناڵی ئاسمانی پەیام وەک چۆن هەمیشە ئەنوای بێنەوایان و مەوای ماندوانی ژیان بووە، سندوقێکی تایبەت بە مناڵانی بێباو بۆ سەرپەرشتیکردنیان دادەمەزرێنێ. ئێوەی خۆشەویست و دڵاوە بە هاوکاریەکانتان ئەم پرۆژە پیرۆزە بگەێنە مەنزڵ و ببەخشن ئەگەرچی زۆر کەمیش بێ، چونکە بە دڵنیاییەوە لە نەبەخشین گەلێک باشترە. ببەخشن تا بەخشین بەردەوام بێ.